السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان ئەوڕۆ لە خزمەتێک ئاەتی قورئانی دەبین وفي أنفسكم أفلا تبصرون لە سوورەتی الذاریات خوای گەورە دەفەرمێتن ئەی مرۆڤ ئەی ئینسان تەمەشا خۆت بکە سەرنج بدە لە خۆتدا. ئەگەر بێن سەیری قورئانی بکەین بە کاملی زۆر باسی زانستی کردیا، نزیکەی 1200 ئاەت باسی زانستی کردیا بە زانستە جیاجیەکانی کەون، نزیکەی 400 ئاەت باسی زانستی طبی کردی لەناو قورئانی پیرۆز. خۆشەویستان، قورئانی پیرۆز پێکاتوە لە 6236 ئاەت، ئەتوو 400 ئاەتت هەیە نزیکەی باسی زانستی طبی دەکا. ئەگەر بێی تەمەشا ئەحکامی فقهی بکەی نزیکەی 380 ئاەت باسی ئەحکامی فقهی دەکاتن، کەواتە زانست زۆر احتیمام پێدرا لە قورئانی پیرۆز. خۆشەویستان، ئەو ئاەتی تازە باسم کرد ئەوە یەک ئاەتی قورئانی پیرۆزە لە سوورەتی الذاریات ئاەتی 21 وفي أنفسكم أفلا تبصرون. ئەگەر سەیری قورئانی بکەی یەک ئاەت باسی هەموو مانجە ڕەمەزانی دەکاتن، شهر رمضان الذي أنزل فيه القرآن، يعني یەک ئاەت باسی دەکات. هەموو ئەحکامەکانی بە ڕۆژیبوون لە سوورەتی ئەلبەقەرە لە 4 ئاەتیدا باسی دەکاتن، لە خلالی 5 ئاەتی لە 4 ئاەتی باسی لە 183 دەست پێ دەکاتن، لە 4 ئاەتیدا باسی بە ڕۆژوبوونی دەکا، یەک ئاەت باسی مانجە ڕەمەزانە دەکا. بەڵام ئەگەر تەمەشا قورئانی پیرۆز بکەین 1200 ئاەت باسی علمی دەکا، باسی زانستی دەکا، نزیکەی 400 ئاەت باسی زانستی طبی دەکاتن. قورئانی پیرۆز فێرمان دەکا سەرنج بدەین وفي أنفسكم أفلا تبصرون. زۆر گرینگە ئینسان تەمەشا خۆی بکاتن. خۆشەویستان، ئەگەر بەو نەزڕەی تەمەشا قورئانی بکەینەوە جارێکی تکە بەڕاستی تێدەگەین قورئان گەورەترین موعجزەیە. تەنها ئەوە نییە کە ئەو ئیعجازانە دەبی بکەینە ئینجاز لە مەودووە، دەبی بکەینە دەستکەوت ئەو ئیعجازە قورئانیانە. ئەمە لە قورئانی دانانین، ئەمە ڕوون دەکەینەوە، یعنی ئەمە بەیانی قورئانی دەکەین. قورئان بەڕاستی ئیعجازەکانی دەبی ئیستیفادەی لێ بکەین. ئەو ئیستیفادانە دڵ ئارامیە لە بۆ ئینسانی مسلمان، ڕێگە خۆشکردن و هیدایەتە لە بۆ ئینسانی بێباوەڕ. پێویستە زۆر ئیهتیمام بە ئیعجازەکان بدەین، بە تایبەتی ئەمە نزیکەی 400 ئاەتمان هەیە لە ئیعجازی طبی، 1200 ئاەتمان هەیە لە ئیعجازی کەونی بە هەموو زانستەکانەوە، لە کۆی 6236 ئاەت، کەواتە نزیکەی 120 قورئان باسی ئیعجازی علمی دەکاتن. زۆر گرینگە ئیهتیمام پێ بدەین. نزیکەی 380 ئاەتمان هەیە باسی ئەحکام فقهی دەکاتن. هەموو ڕەمەزان بە 4 ئاەت باسی دەکاتن، یەک ئاەت باسی مانجە ڕەمەزانە دەکاتن، بە ڕۆژیبوون بە 4 ئاەت باس دەکەن. زۆر گرینگە دیراسەی تکەی قورئان بکەین. بەڕاستی قورئان وما يعقلها إلا العالمون وما يذكر إلا أولو الألباب فاعتبروا يا أولي الأبصار. بەڕاستی قورئان دەبی ببیتە چرای ژیان، ببیتە ڕێنیشاندەر لە بۆ ئینسانەکان. ئەگەر ئینسان تەمەشا خۆی کرد زۆر حەقائقی گەورە و مهمی لۆ دروست دەبیتن. ئینشاءالله لە چەند وتارێکی کووردا تیشک دەخینە سەر ئەو ئەفەلا وفي أنفسكم أفلا تبصرون تێدەگەین. ئینسان لە زانستی NLP نیۆرۆ لینگویستیک پرۆگرام تەنمەی بەشەری تەمەشا دەکات دەرێ ئینسان دەگاتە ئەو ئەنجامەیەی ئەگەر دوو هۆکار بگریتن. یەکەمینیان پێیژەی سەرکەوتن بدۆزیتەوە، دووەمینیان بەسەر پێیژەی سەرکەوتندا بڕواتن. خۆشەویستان، قورئان ڕێگە خۆشکەرە، صراط المستەقیمە لە بینی ئینسان و ئەڵڵای. قورئان تاکە کتێبە کەوا نووسەر ناوی نووسەری تێدانیا و تاکە کتێبە لە پڕی یەکەم خوای گەورە دەفەرمێتن هیچ گومانتان نەبی و هیچ غەڵەتی تێدا نییە. تاکە کتێبە کە لەسەر کوڕی ئەرزی زۆرترین چاپی وەرگرتیە. تاکە کتێبە کە لە بیدایەتەوە تەحەدا دەکات هەر نووسەرێکە کتابێکی دەنووسی لە کۆتاییەکە دەرێ داوای لێبوردن دەکەم لە کەم و کوڕیەکان. کاتێک کە ساڵێک کە 2 ساڵ کە چاپی دەکاتەوە گۆڕانکاری لەسەر دەکات. تەنها قورئانی پیرۆزە هەر لە بیدایەتەوە
کەوا خی گەورە ئەعلانی کردیا کەوا ڕێنیشاندەرە لە بدایەتیەوە ئیشارە پێکردێکەوە بەبێ کەم و کوڕی و بەبێ غەڵەتە قورئانی پیرۆز ڕێگە نیشاندەری ژیانمانە پەیژەی سەرکەوتن بدۆزینەوە چونکە ئەگەر پەیژەی سەرکەوتنمان دیتەوە خاڵی یەکەم دوایەکە بەسەر ئەو پەیژانەدا سەرکەوتین دەگەینە ئامانج ئامانجی ئینسانیش لە ژیاندا گەویشتنە بەهەشتە و ڕەزامەندی ئەڵڵا گیانە خۆشەویستان قورئان کتابی عەرەبان نییە قورئان کتابی موسڵمانان نییە بەتەنها قورئان کتابی سەرزەویە لەلایەن خی گەورەوە هاتووە لە بۆ هەموو بەشەریەتە لە بۆ هەموو بەشەریەتە قورئانی هەموو سەردەمەکە قورئانی هەموو زەمانەک و هەموو مەکانەکە ئیلا تاوەکو ڕۆژی دوایی قورئان کتێبەکی شەخسی نییە کتێبەکی عەرەبان نییە کتێبەکی تایبەتمەند نییە بەڵکو کتابێکی گشتگیرە لە بۆ هەموو مرۆڤەکانی سەرزەوی بە موسڵمان و بە کافر دەتانن سوودی لێ ببینن ڕێگە نیشاندەرە و پەیژەیە تاوەکو بتانین بەو سیڕاتە المستەقیمە بگەینە بینینی خی گەورە بتانین بەو تێگەیشتنی قورئانەمان کە 1200 ئاەت باسی زانست دەکاتن فاعتبروا یا ئولی الئەبصار خی گەورە عاقبەت خێرمان بکە خی گەورە شارەزامان بکە لە دینەکەی و ئەگەر خی گەورە ژێکەشی خۆش بێ فێری دەکاتن لە دینەکەی